سڵاتان لەبێ بینەرانی 964 متوانە نەقیم لە وەرزی سێیەمی سەعاتی سفر گەڕامەوە لاتان. ئەزانم ماوەیەکی زۆرە چ بە مەسجی تایبەت چی بۆ 964 داوای گەڕانەوەی بەرنامەی سەعاتی سفر و شیکارەکانی عەقی سەلام دەکەن. ئێستا کاتی ئەوەیە کە ئێمە گەڕاینەوە و دەست بە پرۆگرامەکە دەکەین لە نوێترین زانیاریەکان، لە نوێترین پێشهات و ڕووداوەکانی شەڕ لە ناوچەکە لە نێوان ئەمریکا و ئێران، لە نێوان رووسیا و ئۆکرانیا، لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. حتمما ئێمە شرۆڤە و وردەکاری زۆر زیاتر لەم زنجیرە بەرنامەی وەرزی سێیەمی سەعاتی سفر بۆ ئێوە دەخەینە ڕوو. داوای لێبوردنەکەین کە ماوەیەک وەستاین، ئێوە زۆر مەسوودتان کرد و پەیامتان نارد کە بەرنامەکە دەست پێ بکەینەوە، بەڵام وای دەخواست کە بۆستین. ئێسا هاتینێتەوە خزمەتتان و لەگەڵتان بەردەوام دەبین. لە بەڵقەی یەکەمی وەرزی سێیەمی سەعاتی سفر تیژ دەخەینە سەر ئەم ئاڵۆزیانەی کە دەستی پێکردوێتەوە لە ناوچەکە و لە نێوان ئەمریکا و ئێران، ئەم شەڕانەی کە هەیە، ئەو چەکە نوێیانەی کە بەکار دەهێنرێت و ئایا ئەمریکا بەتەمای چییە. ئێستا فۆکەسەکە زۆر لەسەر گەروی هورمزە، لەوەی کە لەسەر یۆرانیۆم بێت، لەسەرەوەی بەرنامە موشەیەەکە ئێران بێت. ئێستا گەروی هورمز گرێکوێرەی شەڕی نێوان ئێران و ئەمریکایە. ئەم کێشەیە دەگات بەچی و حتمما ئێمە ستۆدیۆی دیکەشمان بۆ ئامادەکردوون لەگەڵ عەقی سەلام لە ستۆدیۆکانمان لێرەوە تەواوی ئەم شیکاریانەتان بۆ دەخێنە ڕوو. ئێوەش هەموو بەرنامەیەک دەتوانن بە پرسیارەکانتان بەرنامەکە دەوڵەمەندتر بکەن و من هەوڵە دەم وەڵامتان لە کاک عەقی سەلام بۆ وەربگرمەوە. جەنابی عەقی سەلام ئەسعەد، ڕاوێژکاری 964 بۆ کاروباری سەربازی، دووبارە بەخێر بێیتەوە بۆ بەرنامەی سەعاتی سفر. هەربژیت خەڵکێکی زۆر هەواڵێ پرسیت، حتمما بەخۆشیان وتووە، بەڵامی تر وایە خواست کە ئێمە بەرنامەکە ماوەیەک بۆستێنین، ئێستا بە خۆشحاڵیەوە دەستمان پێکردوێتەوە. هەربژیت لەم شەڕ و ئاڵۆزیانەی ئەم دوایەوە چەند ڕۆژەی ئێران و ئەمریکاوە دەست پێ یەکەم چییە گوزەرێ لە ناوچەکە و ئەم شەڕ و ئاڵۆزیە گەیشتووە بەچی لە نێوان ئێران و ئەمریکا؟ هەروە خۆی ئەمێنێتەوە. من باسیم کردووە کاکتوانەوە بزانم لە بەرنامەکانی ئەوەڵە وتومە ماها بە ئاسانی کۆتایی پێنایەتن. ئەمریکا گەیشتە سنووری خۆی لەگەڵ ئێرانە. ئێران عێراق نییە، ئێران ئەفغانستان نییە، عێراق ئێران سۆمال نییە، وڵاتانی تر نییە کە تۆ بتانی لە ناوی دەی بە ئاسانی. ئەوان بیری لەوە، یعنی استراتیژەتی ئەمریکا هەڵە بوو تۆ ئێران لە ناوە دەم کۆتایی پێدێنم، سەرکردە و قیادە و مەفاعلی و بڵێن ئەگەر فۆردە و نەتەز و ئەسفەهان و لاڕاکوانە هەمووی لە ناو بدەم ئاراک ببوورە. بەڵام دەرکەوتەمە هەڵە بوو کە کردی. ئێستا کەش ئەم شەڕە ئەوها کۆتایی پێنایە، چونکە خاڵەکانی مفاوەزات لە نێوان خۆیانە ڕێک ناکەون لەسەری. ئێران سوورە لەسەر شەرتەکانی خۆی و ئەمریکاش بکشێتەوە شکستە بۆ ئەو و بەردەوام بێ ناتوانێت ئاها کۆتایی بێبێنێتن. لەبەرەوە بەردەوام بێ وەزعەکە ئاها تاکو بگەنە ئامانجی خۆیان ڕێککەون لە بینیانە بە هاوکاری وڵاتێکی تر و کۆتایی پێبێنن. زۆر باشە. وردە و دەچمە سەر ئەو دیتێڵە وردانەی کە هەیە لە ماوەیە. ئەمریکا هێزەکانی کشاندوێتەوە لە ناوچەکە یاخود هێشتا ماون، تایبەت هێزانەی کە ئاماژە بەوە کرادایە بەزێنێت و هێرشی زەمینیەکان بگرێتن. بڵێ چی زانیاریەکەی لەو بارەیەوە؟ کشاندیانەوە ترۆپۆلی کشاندەوەیە، فەرقەی 82 کشایەوە، چوونەوە جەزیرەی دورگەی ئۆکیناوای ژاپۆن بۆ ئێرانە گەڕانەوە، واتە هێزەکانی کەم کردەوە لەو ناوچەیە. هەتاکو لە کوێتیش هێزەکانی کەم کردەوە. لە بیدایەتی 30,000 سەربازی هەبوو ئەمریکا لەوێ ماڕێز لە کوێتە، 30,000شی لە سعودیە هەبوو، تەنها لە سەڵتەنەی عومان نەبێ 6,000 هەبوو ئەو کاتە، لە قەتەر لە بەحرێن هەمووی کەم کردوێتەوە. هەتا دەلالەتی ئەوەیە کە ئەم هێزانە بڵێ هێرشێکی گەورە ناکەن. ینی ئەو ئەگەرانەی کە هەبوو هێرشی زەمینی بکرێ، هێرشی گەورە بکرێت، لاواز بوو. ئەگەر گۆڕانکاری بکەوێتن، چونکەم هێزانە جوولانەوەی ئاسانە بۆ ئەمریکا. ئەمریکا وڵاتێکە ئیمکانیاتی زۆرە، پارەی زۆرە، دەریای بەهێزە، یعنی بۆ ئەو جوولانەوەی هێز لە ئۆکیناوە یان لە ژاپۆنەوە بێ یان لە تایوانەوە بێ بۆ ئێران ئاسانە. دوایەوە گەورەترین ئوستولی فڕۆکەی زەبەلەحی هەیە لە جیهانە، وەکو C-17 وەکو C-5 گەڵەکسی، ئەتوانێ حرەکەتی پێ بکە بە زووترین کات. بەڵێ زۆر باشە. نیویۆرک تایمز و CNN باس لەوە دەکەن کە جەیدی ڤانس و سەرۆکی ئەرکانی جەیشی ئەمریکی بە ڕوون و ڕەوانی بە دۆناڵد ترەمپ پیان وتووە کە شەڕەکە گەورە نەکات، لەبەرەوە چەکمان کەمە.
ڕەنگە لە لایەکی ترەوە زەربەمان بەرکەوێ. هەر بەڕاستی ئەم قسەیە دروستە بۆ ئەمریکا چەکی داوێتی لە کەمی یا چییە خۆی ئەمە؟ چەک لە کەمی بە تەواوەتی نادا، بەڵام لە مەخزوونە. تۆ چەندێکت هەیە ئامادەیەکەی. من وەختی خۆی بەجانە بتموت بۆ نمونە گەورەترین کۆمپانیای چەک دروستکردن لە ئەمریکا لە فڕۆکە لە موشک و ئەوانەیە کۆمەڵێ، بەڵام لۆکهید مارتن لە هەمووی بەهێزترە. لۆکهید مارتن ساڵانە تۆ 400 موشک دروستەکەی. ئەمریکا زەختت کرد لە کۆمپانیاکە کردە 600. تۆ لەم شەڕی ئاخیرە هەزار پاتریۆت بوو. ئەمە باسی پاتریۆتەکەین، سپارتان 101 و ئەوانە باسی ئەم نوسخەیەکەین. باش. تۆ هەزارت سرف کردووە، ڕێک هەزارت سرف کردووە لەم ماوە کەمەیە. واتە تۆ مەخزوونی تۆ لە کەمیەدا لە چۆی هەنی زەقت لە ئەوروپا بکەی ناتوانانی. تۆ ئۆکرانیات هەیە 9 مەنزومەی پاتریۆتت داوەپی، هەویش ڕۆژانە بەکاری دێنێ بەرامبەر بەهێزی ئاسمانی رووسیا. هەتا بێ و نوقسانیە پڕ کاتەوە. لێرە تۆ ئەمە لە سرف کردووە فریان ناکەوی. بۆ نمونە فریان ناکەوێ فڕۆکەی F-35 بە وڵاتانە بدا کە تۆ عەقدت هەیە بیدەیتێ. پۆڵۆنیا وڵاتێک بوو چەکی رووسی بەکارهێنا، یەشەتی سۆڤێت وەکو 29 وەکو سیخۆی 27 و ئەوانە. ئەمریکا پێیوت بیدە بە ئۆکرانیا ڕوبەڕووی رووس بێتەوە. من F-35 دەمێ لەگەڵ F-16 تاکو ئێستا F-16ێکی وەرنەگرتووە. تەنها لە بەرنامەی F-35 تاکو ئێستا 3 فڕۆکەی وەرگرتووە. هەتا فریان ناکەوێ بیداتن. تۆ شەڕێکت هەبێ وەکو ئێران طبعاً مەخزوونت لە کەمیەدا و دانکن بە ئاشکرا پێیوت ڕئیسی ئەرکانی عەمەلیاتی عەسکەری وتی تۆ مەخزوونت لە کەمەدا ئەگەر تووشی کێشەیە تر بین لە شوێنێتر، بۆ نمونە مەسر و ئیسرائیل داگرسا شەڕەکەی، تورکیا ئیسرائیل داگرسا، بەچی ئەم مەخزوونە دێنیتەوە؟ چۆن دروستەکەی تۆ فریاکەوی؟ کاتی زۆرەوێ. کاتی زۆرەوێ. تۆ ساڵانە ئەمانە دروستەکەی تۆ مانگێکە ئەوەنە سەرفەکەی. کاتە ئەمریکا ئەم ئەرقەلەشی هەیە لە ڕاستی ئەگەر بێ بە قسەی جێ دیڤانس و سوپا سالار بێ کە شەڕەکە گەورە بکات تووشی ئەم کێشانە بێ. شەڕی حربی شامیلە بکات تووشی ئەم کێشەیە بێتن، مەخزوونی نامێنێتن. بەیانی دوو بەیانی تایوانیش داگرسێ لەگەڵ چینە. فریای چیەکەوێ؟ فریا ناکەوێتن. کۆریا دەستی پێکرد، کۆریای باکوور و یابان دەستی پێکرد. چیە کاتن ئەمریکا فریای چیەکەوێتن؟ مەخزوونی کەمە بەڕاستی. بەڵام ڕێیتر هەیە بۆ نمونە معارفی ئیسرائیلی دەڵێت ئەمە جۆرێکە لە فێڵکردن لە ئێران دەیانەوێت غافڵگیری کەن، یعنی ئینێکی دەست بکەوێت لەوەی کە بڵێ وەڵا مادام چەکیاندایەتی لە کەمی شەڕی گەورە ناکەن پەلاماری گەورەمان نادەن، بەڵام هەر ئامادەکاریەکرێ بۆەوە. ئەمەیان ڕێیتەیە چێ؟ ئێران غافڵگیر بکرێ بەمە بەم دەنگۆیانە؟ الحرب خودع شەڕ هەڵخەڵەتاندنە. باش. من باسم کردووە ئەگەر هاتوو تۆ مفاوەزاتت کرد لە کاتی شەڕە بۆ ئەیکەی یاواتە زەعیفی یاواتە نوقسانی چەکوانەتە دێ ئەکەویتە مفاوەزات درێژخایان بێتن بۆی بتانی وڵاتێتر بێنیتە پاڵ پشتی خۆتەوە بتانی هاوکاریت کاتن مەخزوونت بداتێ لە چەک و ئەوانە. بەڵێ بۆی هەیە ئەمریکا مەسەلەن مفاوەزات تاخیرەکە شەڕ ڕابگرن بۆی بتوانێ کارخانەکانی چەک دروستکەن و مەخزوونی زیاد بکاتن و لە هاوپەیمانەکانی خۆی لە ناتوە زەختیان لێ بکە، مەسەلەن موشکی تریان لێ بسەنێ وەکو SMC پاتریۆت بێت سات بێتن. ئەگەر ئێستا حتاکو مەسەلەن بڵین مەنزوماتی نەرویج کە تۆ خەلیجی سەبەکاری دێنێ وەکو مەنزومەی ناسماز. کاکە ناسماز من باسیم کردووە، ناسماز مەنزومەیەکی نەرویجیە، ڕادار و کابینە و سەیتەرەوانی هەمووی، بەس موشەکەکانی ئامڕامی ئەمریکیە. تۆ ئەوەش نوقسانی لەوەیە پێیاکەی. بەڵێ مفاوەزات ئەەکەم شەڕ ئاگرم تاخیریەکەم بۆی هەیە بۆی خۆم بەهێزکەمەوە، دوایەوە زەربەیەکی تەواوی شەپۆڵێکی تر بۆشێنم بڵێ نەبێتە شەپۆڵی 21ەمی ئەمریکا. باشە زۆر جار ئەم قسەیە کراوە کە قسەکردنی دۆناڵد ترامپ لەگەڵ ناتانیاهۆیە کۆبوونەوە لەگەڵی زۆر جیاوازترە لەوەی کە لەگەڵ جێگرەکەی جێی دیڤانس لەگەڵ وەزیری جەنگ لەگەڵ سوپا سالار قسە بکات و پلاندانێن بۆ ئەم شەڕە. ئێستا هەر کاتت دەوترێت مەسەلەن ناتانیاهۆ و ترامپ یەکتریە بینن ئیتر دەسە شۆریە لەوەی کە شەڕ نەمێنێ یاخود ئەوە. ئێستا ناتانیاهۆ لە ئەمریکایە، تۆ بڵێ چی ڕوو بدا؟ یعنی هەم ئەچێتەوە بنکلێشەی کەم شەڕە نەوەستێنێ ئەگەر ترامپ ویستێکشی هەبێت؟ ئەگەر ناتانیاهۆ شەڕی بوویەتن ترامپ دووبارەیە کاتەوە. لوبی سەهیۆنی وڵاتی قوڵ دەولە العەمیقە ئەو کۆنتڕۆڵی وەزعکاتن ئەو دەسەڵاتدارە
لە پەنتاگۆن بێ لە هەر شوێنە بێ لە ئەمریکا ئەوان دەسەڵاتدارن بەڵێ ئەوان زەختەکەن ئەوان بڕیاری ئەوە ئەدەن ئەو کاتە تۆ باسی دیڤانسم بۆکەی ئەگەر دانکین بێ ڕێی سەرکە هەر کەسێ بێتن قسەیەوانە ناخۆتن وی نەتەنیاهۆ بیەوێتن زەخت لە لوبی سۆهیۆنیە کاتن کە ئەمە جێبەجێ بکرێتن ئەو وەختە ترامپ مەجبورە بێتن بچێتە ئەو حاڵەتەی کە ئەوانەیانەوێتن ترامپ ڕاست سەرۆکی ئەمریکایە بەس هەموو قەرارات بە دەستخۆی نییە نەخێر یعنی لەژێر کاریگەری داتانیاوەیە بەس ناتانەوەش ئەوێت ئەم شەڕە بەردەوامکە بدە لایەن ئەمریکاوە لە بەرەوەی جارەکانی پێشوش ینی بەرنامەکانی پێشوو تۆ باست کردووە بە وەستانی ئەم شەڕە بە تەواوەتی پێکدادانی نێوان ئیسرائیل و میسر ئەگەرێکی زۆر زۆریەیە من کاکتوانە قسەیەکەکەم لێرە شەڕی ئێران بوەستێ بە تەواوەتی شەڕی مەسر و ئیسرائیل داگرساوە دەست پێەکە غەڵەت قبول مەکە دەست پێەکە تورکیا ئیسرائیل یان بیدایەت مەسر ئیسرائیل دەست پێەکە تۆ ئێستاکە حالیە ئیسرائیل لە ماوەی ئاخیرە چەکێکی کڕیوە دژی دەریا بۆ نمونە فڕۆکەی P8 1970 بە موشکی هاربۆن نسخەی تازەی AGM-ەکانی ئەمانەی هەمووی تازە کڕیوە ئەم چەکانە بۆ ئەکڕی لەم کاتەیە کە ئەمە هی دەریایە ئەگەر بتوێت لەگەڵ ئێرانە شەڕ بکەی دەریای ئێران وجودی نییە بەڵام دەریای مەسر دەریای تورکیا بەهێزە غەواسەیان زۆرە تۆ ئەم چەکانە ئەکڕی دژی دەریایە هەمووی واتە تۆ تووشی شەڕێکەبی لەگەڵ مەسرە هەم لە زەوی لە سینە هەم لە دەریایە لە دەریای سپیە لەبەر ئەوە بیر لەو چتا ئەکاتەوە شەڕی مەسر ئیسرائیل هەڵەگیرسیە یان پێشەوە تورکیا ئیسرائیل بەنسبەت ئیسرائیلەوە بە هەر جۆرە بێ ئەبێ ئەردۆغان لابداتن ئەوان ئەخوانن مسلمینن ئیسرائیل ئەوەی ناوێتن بەڵام ئەم شەڕەش ڕوو بداتن بە وەکالەت لە ناو سووریا ڕووداتن سووریاش لەوێ ڕووداتن زۆر باشە کاک سەلام شتێکی تری سیر سێنتکۆم ڤیددیویەکی بڵاو کردو بووە کە بارکردنی تۆپ هاوێژە لە ناو فڕۆکا و ئەوانە و گواستنەوەیەتی باشە ئێمە باسی ئەو باکرد کە ڕەنگە گەرێکی زۆر کەمە بێ شەڕی زۆر قورس ڕوو بداوە شەڕی زەبینی ڕوو بدا ئەم تۆپ هاوێژانە بۆچی ئەگوازرێنەوە بۆچی ئەم دی و ئەو دیویان پێکرێ و ئەهمیەتی ئەم تۆپ هاوێژانە چییە بۆ ئەمریکا؟ ئەو تۆپ هاوێژانی کە بڵێن لە جۆری ڕاجیمەیە پێڵێن هایمارس ئەمە وێنەکەیەتی ئەوە چێتە ناو فڕۆکەی 130 هێرکلیس یاواتە ئەتوانن باریکەن بە 30 زەبەلەحترە زۆر زەخمەتوانێ مەجموعەیەکی هەڵبگرێتن هایمارس بڵێن تۆپاوێژێکە بە GPS دیقەی ئیسابەی زۆر زۆرە طبعا ئەمە درا بە ئۆکرانیا لە بیدایەتی رووسیاش لەگەڵ ئەمریکا کێشەی هەبوو لەگەڵ تایبەتی جۆ بایدن ئەو کاتەکە ئەم چەکانەی نەدەیتێ تەواو دقەی ئیسابەی ئەم جۆرە تۆپاوێژانە هایمارس 100 بە GPS بەچی بەسەڵاتەوە بە مانگی دەست کرد تەوجیهی موشەکانی لە بیدایەتی 200 کیلۆمەتر بوو ینی بڵین مەدای 200 کیلۆمەتر دوایەوە نسخەیەکی داپی 300 کیلۆمەتر کە ئەگاتە ناو قولایی رووسیا ئەمە کە داعنی تۆ لە شوێنێ بڵین لە خەلیجدایانی لە وڵاتانی خەلیج بۆی لە ئێرانی پێ بدەیت سەیارات دەتوانێت بیگرێتەوە موشکی بالسیە توانێت بیگرێتەوە لەبەرەوە ئەم عملیاتانە ئەکەن چۆن بیگەێنێتە شوێنێ لێ بدا و هەڵیگریت و ڕایکێشیتن نەقڵیکەی عملیەکەی بکات و بیگەڕێنیتەوە لەو ناوە نەمێنێتن چونکە ئێستا گەر ئێمە باسی هایمارس بکەین ئەتەکامس ئەمریکا جگە لەمە ئەوێ دارکی ئیگڵ بێنێتن مەزومەی دارکی ئیگڵ نەچوەتە دەرەوە تاکو ئێستا ئاینی وەکو ئەتەکامس و هایمارسە بەڵام موشکەکانی بەقەت موشکێکی بالسی زەبەلا گەورەیە ئەوش 300 کیلۆمەتر ڕوا بەڵام کێشانی ئەوە وەکو موشکی بڵین 57 ئەمریکیە کە ئەتەقێتەوە لە عەرز ئێرثکویک بوومەلەرزە زلزالت بۆ دروستەکە بە 3.5 دەرەجە بەڵام ئەم مەنزومەی دارکی ئیگڵ نرخی 3.5 ملیار دۆلارە تۆ بتەوێت 3.5 ملیار دۆلار لە ناکاوە مسیرێکی شاهد بای 35,000 دلار لی بدا بیستێنێ کارەساتە بۆ ئەمریکا واتە ئەم عملیاتانە کە ئەکەن لێدا پێش ئەوەی بتوانێت ئێران چین بیدۆزێتەوە بیکشێنەوە بۆ شوێنێکی کە و دووبارە ئەم عملیاتێ بکەیت ئەمە مەشقاییکەن
باش پێویستە بەڵێ زۆر باشە وڵات پرسیاری ئەوم لا دروست بوویەوە دووبارە ینی پێشتریش پرسیارم لێ کردووی کە بۆچی ئەمریکا هەبوو هێرشەکانی ئێستا ئەم هێرشانەی دواییش کەی کاتە سەر ئەو دوورگانەی ئێران و باشووری ئێران بەشەوەی کات بۆ هیچی بە ڕۆژ ناکە بزانە نیزامی جێشی ئەمریکی سوپای ئەمریکا هەموو هێرشەکانی شەو دەست پێەکە تاکو بەیانیان کۆتایی پێدێنێ نیزامی بەریتانی بەرەبەیان دەستی پێکات چواری بەیانی تاکو چواری دوای نیوەڕۆ بێ کۆتایی پێبێنێ ئەم نیزامانە جیاوازە ئەمریکا نیزامی شەو بەکاردێنێ یەک هێزێکی ئاسمانی زۆر گەورەی هەیە بە تکنۆلۆژایەکی بەرزەوە دوو سەربازەکانی ئەگەر ملاحەزە بکەی هەموو خوودەی سەریان کراشێمە کڵاوەکانیان هەمووی مەنزومەی ڕۆیە لێهی شەوی تایە دوربینی شەو ئەوانە دیایە کۆمەڵی ئەجززەی تری تایە فڕۆکەکانیان لە ئاسمان تکنۆلۆژایەکی پێشکەوتوتری هەیە لە وڵاتانی تر وەکو رووسیا و ئەوانە بۆ مەنزوماتی پێڵەن مەنزوماتی ڕۆیە لەیلیە شەوان ببینێتن بە جۆری ڕادارەکانی لە جۆری ئیسا کە لە چاوی مێشەکە ینی ئیسە تۆ ڕادار ئەوانی بینی بێتیان بینەران ڕادار کە ڕاوەسێ ئەجولێتەوە بەڵام منزومەی تازە ئیسا ئەمایی کە بیسا کۆنەکەیەتی ئیسا تازەکەیەتی نەخێر خیت وەستاوە بەس هەموو لایەکە بینێ وەکو چاوی مێش خانە دروستکراوە ناسوڕێتەوە ئەم منزومانەی کامل هەیە جگەلەوە تۆ شەو ترسێکی تایبەتی هەیە وەکو ڕۆژ نییە نبینی لە ناکاوە تەقینەوە لە لاتڕوەدا لە شوێنێکەوە ڕواداتن جگەلەوە شەوان دوژمن ناتوانێت بە جوانی بتبینێتن هەتاکو مەنزوماتی ڕادارات و ئەوانە هی دوژمن ناتوانێتەوە بە تەواتی بدۆزێتەوە لێرە پێڵین تەفەوق شەوان بۆ ئەمریکایە لەبەرەوە نیزامی بەردەوام شەوان هێڕشەباتن بەڵام معنایەوە نییە بە ڕۆژ نایکات نانەخێرەیکا بە ڕۆژیش هەیە بەڵام لە سەڵتانەوەتی شەوان دەست پێکە ئەمە هۆیەکانی ئەوەیە کە جێشی ئەمریکی بەو شێوازە شەوان شەڕەکاتن بە ڕۆژ نایکاتن زۆر باشە بۆچی سوپای ئەمریکا ئەم جارە لە هێرشانی چەند ڕۆژەدا زۆر گەڕایەوە سەر فڕۆکەی بیوەن بیلانسەر ئەم فڕۆکەی زۆر بەکارەیەنا بەردەوام لە هێرشەکانە ینی دەوری سەرەکی هەبوو بۆچی ئاوا پشتی بەمەبەست ئەمە وێنەی بیوەن بیلانسەرە بیوەن ئەمریکا سێ جۆر بۆمبەری هەیە فڕۆکەی بۆمباردمانیانی بڵین بی 52 کۆنە لە ساڵی 58ەکان و ئەوانە تەواو تکنۆلۆژیا دەستی پێکرد نێزیکەی 58 و 59 فڕۆکەی هەیە لەوە بەڵام لە شەڕی ڤێتنام دەدانەی کەوتە خوارەوە کە باس ناکرێت بە هیچ جۆرێ لە دوای ئەوە B1 B لانسەر دێتن ئەنجا تۆ B2 سپیرتت هەیە بڵین ئەمەی شەباحەکەی کە لە پارمانگی شەش بڵین 36 ساعت فڕی تاکو لە فۆردۆ و نەتەنزوانەیدا B1 B لانسەر تواناکەی چێت چوار مەچینەی پێوەیە ئەم فڕۆکەیە ڕاست شەبەحی نییە بەڵام ئەتوانێت زۆر لە نزمی بفرێ وەکو فڕۆکەیەکی جەنگی بچووک بەم زەخامەتەی لەگەڵ زەویە ئەڕوا بە سورعەتی دەنگ دووجا دوو ماک ئەتوانێت دەربکە یعنی بڕۆ بەرەو 600 مەتر لە چرکەیەکە کە ئافتەر بێرنەرە خاتە ئیش ئەتوانێت بچێتە ناو خاکی دوژمنەوە بەبێەوەی ڕادار بیبینێ بەڵام ئەگەر B52 بێ ئەی بینیت ئابیندرێتن B2 سپیرت هەرچەنە شەباحیە بە مەنزوماتی ڕاداری ئێستا هیچ چینیەکان ئەبیندرێتن ئەتوانی بیبینی لە ئاسمان شتێ هەیە لە ئاسمانە بەقەت مێشەنگێکە کە باسیم کردووە توانی تەحلیلی بکەیت بەس ئەمە نابینیت تاکو دێتە شۆنی هەدەفی خۆی جگەلەوە مەنزوماتی حربی ئەلکترۆنی زۆر سەیریتیایە زۆر بەهێزیتیایە مەنزومەی حربی ئەلکترۆنی و ڕاداراتی زۆر پێشکەوتوی تریتیایە لەبەرەوە ئەگەڕێتەوە سەر ئەم فڕۆکەیە ئەوانە بەکار ناهێنێتن ئێمە کە باسی B2 سپیرتمان کردووە تەکلیفی زۆر زۆرە ینی 2 میلیارد دلار تۆ فڕۆکە باسی کەشوهەواشت کرد لە هەموو کەشوهەکانە خۆڵ هەموو شتێکاری لێکە بەڵام ئەمە کاری لێ ناکاتن ئەم فڕۆکەیە لەبەرەوە ئەگەڕێتە ئەمە بۆ ئاگاداریت لە دیوگۆ گارسیا هەیە لە دورگەی دیۆ گارسیا B1 لانسەری لێیە زۆر بە ئاسانیش لە دیۆگۆ گارسیا ئەگاتە ئێران بۆ لێدەن باش تۆ زانیاریەکە دا بە من لەسەرەوەی کە ئەمریکا بەنیازە B2 سپێرت لەگەڵ ئەیدە سەندەربۆڵت ئیترخانە نشین بکات لە هەرکڕایان بگرێ بەڵام لە بەرامبەردا فڕۆکەی تر دروست دەکات حەزەکەم زانیارێکم لەسەرەوە بدەیتەوە لەسەر ئەوەی کە دروستکردنی فڕۆکە بەو ئیمکانیەتە زەبەلاحەوە
قورسە یا ئاسانە بۆ وڵاتێک؟ بەلایەن بی تو سپیرت ئەمریکا بەستێک فڕۆکەی لێ دروست کرد تەکلیفەی زۆرە تۆ هەر بیدایەتی دروستکردنی بەبێت تکنۆلۆژیا بەبێ هێشتی 700 ملیۆن دلار تەکلیفەکە کە کۆتایی پێدێنی بە بۆیە و ئەوانەیە ئەگاتە 2 میلیارد دلار 21 دانەی هەبوو لە 2019 دانەیەکی کەوتە خوارەوە لە 2021 دانەیەک تریشی ڕۆی 19 مایەوە تەکلیفی زۆرە بۆیە گۆڕینی زۆرە لەبەرەوە ئێستا کە خانەنشینیەکە بی تو سپیرت بیر لە ئەوە ئاکاتەوە دروستیە کاتن B21 ڕایدەر ئەوە دروستە کاتەوە لە جیاتی بی تو سپیرت ئەوە دێتە مەیدانەوە بۆ ئەمریکا بۆی هێزەکەیدا زیاتر بەقوتکە لە بار هەڵگرتن لە مەدایاتی ڕۆیشتنی ئەوە بەکاردێنێ بەنسبەتی فڕۆکە دروستن کاکتوانە ئێستا لەم کوردستانە دەنگەج من ڕنگ بێ بناسمە توانێت فڕۆکە دووە دروستکە بەڵام فڕۆکەیکی شێراعی ئەمەی کە بڵین شفرەی پێ پاڕەوانە ئەنی دروستیکەی بەڵام بەنسبەتی فڕۆکەی جەنگیەوە گەورەترین کێشە لە دروستکردنی فڕۆکەی جەنگی لە بێرنەرەوە دەست پێکە مەکینەکەی هەندەسەیەکی زۆر معقەدە زەحمەت نییە باش ئێستا گەربەی نەسەر وڵاتێ مەسەلەن وەکو پاکستان G7 دروستەکە لە شکلی F16 بەڵام مەچینەکەی لە ئاساسەوە ئەمریکیە دەیتە سەر هیندستان فڕۆکەی جیتاز دروستەکاتن ئەوەی بڵین لە معرەزەکە دووبەی کەوتە خوارەوە مەچینەکەی جەناڵ دایمەکسی ئەمریکیە یعنی مەچینەکەی ئەسڵەن هیندستان دروستی ناکاتن بۆ هەندەسەی زۆر معقەدە دروستکردنی زۆر سەختە ئەم مەچینە چۆن مستەقر بێ خۆڕاگر بێ لە ئاسمان ئەم فڕۆکەیە کە ئەفرێ ئەمە خاڵی یەکەمی لە سەختی فڕۆکە دروستکردن دوایەوەی کە من دروستم کرد خاڵی دووەمم سەختیەکەم چییە؟ منزوماتی ڕادار چۆن من ڕاداراتێ متەتەور پێشکەوتوو بتوانم دروست بکەم وەکو منزوماتی ڕاداری ئیسا لە فڕۆکە جەنگیەکانی ئەوانە کە ئەمە دروست بکەم لەگەڵ منزوماتی حربی ئەلکترۆنی تەشویش جگەلەوە خاڵی سێم کە دێ زۆر سەختە بۆ من چۆن ئەتوانم منافەسەی ئەو وڵاتانە بکەم لە موشک و بۆمبەکانی کە هەڵێگرێ فڕۆکەکەم ئەتوانم دەرەقەتی فەڕەنسا بێم لە موشکی میتۆر یەکێکە بەناوبانگترین موشک لە دنیا یان PL-15 چینی PL-16 چین PL-19 یان R-77 یان R-37 ئێمی رووسی کە ئەو موشەکە وەزنی 510 کیلۆیە نیوتن زیاترە 400 کیلۆمەتر ڕوا خۆی ڕووس هەڵێ 400 ڕوا بەسە و ڕقەمە باوڕی پێمەکە ینی تاکو 300 بۆ دابنێتن یان ئامڕامی ئەمریکی 120 ئەمە ئەم کێشەیە دوای ئەم کێشەیە توێ فڕۆکە دروستکەی ئەنجا ئینتاجت دێتە مەیدانەوە فڕۆکە نییە لە کاتی دروستکردنی نەکەوێتە خوارەوە F-22 ڕاپتەر کەوتە خوارەوە کە دروستیان کرد F-35 لە ماوەی ئەم 10 ساڵە 15 فڕۆکەی کەوتە خوارەوە هەر بەبێ شەڕکەوتنە خوارەوە دەیتە سەر مێکی رووسی مێکسی وەک فڕۆکەوانی کوشت هەتاکو دروستیان کرد مێک 25 حوت فڕۆکەوانی کوشت هەتاکو دروست کرا کەوتە خوارەوە لە تاقیکردنەوە کەوتە خوارەوە واتە ئەمە مەرحەلە ئینتاج لێرە سەخت من ملیارەها دۆلارە سەرفەکەم وایە نە ئەنجا لە کۆتایە خاڵی ئاخیر تەسویق چێ لێم یەکڕێ و فڕۆکەی کە من دروستم کرد لە مستەوای فڕۆکەی ئەوان نییە 50 فڕۆکە بۆ خۆم دروستەکەم دەرەقەتی فڕۆکەی ئەوانیش نایەت لەبەرەوە وازی لێبێنم باشترە وڵاتی وەکو ئەڵمانیا چەنێ دەوڵەمەندە چەنێ تکنۆلۆژیای پێشکەوتووە هەندەسەی مەچینەی ئەڵمانی بەناوبانگە ئێستاش دروست ناکاتم بەشدارە لە ئیرۆفایتەر بەڵام ئەڕوا ئەکرێ ئەڵێ من ئەیکڕم باشترە لەوەی درستی کەم لە کۆتایە ئەوان لە من باشتر بم نەخێر ئەیکڕم و ئەیهێنم زۆر وڵاتان بیر لەوە ئاکەنەوە فڕۆکە دروستکردن سەختەکانی لەمانەوە دەست پێکە هەتاکو نەگریتە تکنۆلۆژیایەکی بەرز بیر لەوە مەکەرەوە بە هیچ جۆرێکی زۆر باشە با بێنە سەر باسی ئەوروپا کاک سەلام وردە خەریکە ئەوروپاش پێی دەخسێتە ناو ئەم شەڕەوە لە نێوان ئێران و ئەمریکایە بە تایبەت دوای ئەوەی کە مەترسی لەسەر گەروی بابنمەندە بهەیە ڕیتەیە چێ ئەوروپا بە تەواوەتی بێتە ناو ئەم شەڕەوە ئەوروپا بووینایەتە ناو شەڕەوە ئەگەر بێتە مەسەڵەن بۆ نمونە بەریتانیا فەڕەنسا بەڵام وڵاتانی ئەوروپا نایەنە ئەم شەڕەوە ئەوان ئەوروپا کێشەیە گەورەتریان هەیە کێشەی ئۆکرانیان هەیە کێشەی رووسیان هەیە پشت لە ئۆکرانیا بکەن ڕووس بەیانی ئۆکرانیا لە کۆتایی پێدێنێتن تۆ ئێمە کە باسی شەڕی ڕووس و ئۆکرانەکەین ئۆکران بەتەنیا نییە تۆ حیساب کە 20,000 چەکداری وڵاتانی ناتۆ لە ڕاوێژکارەکانی لەمانە مۆجودن ئێستا تۆ کە باسی موشکی هایمارسمان کرد ئاتاکامس
یان موشکی ستۆڕم شادۆی بەریتانی کە ئۆکرانیا تێگرێ یان فلامینگۆ کە ئۆکرانیا خۆی دروستیەکاتن وەرە پێم بڵێ های مارس ئۆکرانیا مانگی دەستکردی هەیە نیەتی ئەی باشە موشەکە چۆنە ڕوە مانگی دەستکردی ئەوروپا و ئەمریکا ئەوەی کە لەسەر GPS-ەکە ئەبێ ڕاوەستێ ئەوە ئەفسەری ناتۆیە ئۆکرانی نییە کە تێگرێ بۆ زەبەڕۆجیە یان تێگرێ بۆ کۆرسیک بلگرود و هەر ناوچەیە تی بگرێتن کاکە ئەوانە ڕاست ئەو ئەفسەرانی کە ئەو سیارەیە لێ ئەو خوڕن ئەو موشەکانە دێنن باریەکەن هینیەکەم پەنجەی پیانێن نەیتەقێنن هەمویان ئۆکرانن بەڵام ئەوەی تەوجیهەکە ئەوە ئەوانن ئۆکران نین بەڵام ئێستا هەندێک ئاماژە دەرکەوتووە کە یعنی هاوکاری ئەمریکا بکەن بەتایبەت لە دوای مەسەرەن گۆڕانی حکوومەتی بەریتانیا ئەم سەرۆکوەزیرانە تازە باسی لە هاوکاریکردنی ئەمریکا کرد کەرە من پێتەڵێم بەریتانیا بەکاربهێنێت ئێرانیش وەڵامیدایەوە بەریتانیا بەڵێ دێت بەریتانیا لەبیرت نەچێ ئێران لە قوبرسیدا و لە قاعدەی بۆ دورگەی دیوگۆ گارسیاش موشەکی تێگرت بووی سێ موشەکی بووە تێگرت لە قاعدە بەریتانیەکانی داوە هەتاگەر بەریتانیا وەڵام نەداتەوە یعنی هیچ لە بەردەم هاوپەیمانەکانی بەیانی ئەوانیش لێ بدرێن وڵام نادەیتەوە تۆ لە خۆم دراوە وڵامم نەداوەتەوە ئەی ئایا لە هاوپەیمانەکەم بدرێتن یانیشی ینی هەر نایمە جواب لەسەری لەبەرەوە بێتە شەڕەکەیە بە هەر جۆرە بێتن بە فڕۆکە بێ بە دەریا بێ ئەگەر لە سەتابیستیش بێ هەر بەشدارە بێتن باش فڕۆکەشیان بەشداری هین بووە شەڕی ئێران بۆ ئاگداریت نەڵی قەسفی نەکردوە نه بەشدار بوونە ئەو ئیرۆفایتەر تایفۆنەکان نێوانەی سعودیە بەڵێ ئەوانی تیا بوونە بەحرێن کوێت هەمووی بە فڕۆکە ئێرانی بۆمباران کردووە ئیمارات کردوویەتی ئەوە نەڵی نەیان کردووە بەڵێ کردویانە بەس بەو شێوازە نییە کە ئەمریکا و ئیسرائیل کردوویەتی زۆر باشەوەڵا هەر باسی ئەوبان کرد کە بۆی مەترسی گەروی بابلمەندە بۆ ڕەنگە بەریتانیا بە تەواوەتی بخزێتە یان ئەوروپا بخزێتە ناو شەڕەکەوە حەزەکەم باسێکی گرنگی بابلمەندەمان بۆ بکەی لە ئێستاە بابلمەندە زۆر گرنگە تەمان بۆ تیجارەت هەرچەنێ بابلمەندە ئەگەر بگیرێ زەرەرمەندی یەکەمی مەسرە کە ئەو ساڵانە 10 میلیارد دۆلاری لەوە دەسەکەوێتن لە اقتصادی مەسری بە قەنەت سوێساکە کە شتێکان ڕەتەبن بابلمەندەم شوێنێکی زۆر سەیرە حەسرە بێتن پێش چەند ڕۆژێ بڵین هەفتەیە کە بێ تۆ یەنبعت هەیە لەسەرەوە باش فڕۆکەخانەت هەیە لێرە ئەڕامکۆت هەیە ئەمە یەمەنە ئەم مەسافەیە ئەم لە ئەڕامکۆیدا حوثیەکان لەم هەفتەی ڕۆیی و دوو کەشتی زەبەلاحی نەوتی ئێرە سوتاندی سعودیە بوو دوای ئەوە چین تەداخلی کرد هەر عینی کەشتیەکان ئەوانەی تری سعودیە ئاڵای چینیان بەرز کرد چین وەکو بڵێ بە حوثیەکان ڕێ بەمانە بدەن چونکە ئەم نەوتەکە ئەڕواتەوێ نەوتی خامەکە کارەبا و تەحلیەن ئاو خواردنەوە ئەبەوە ئیشەکاتن نابێ بیبڕی 4 ملیۆن بەرمیلت بۆ ئەگاتن تۆ بۆ یەنبع بۆ ئەو منتیقەیە بڵین فڕۆکەخانەی ئەمیریشی لێ مەلیک ئێرە ببڕی تۆ سەیکە ئێرە ببڕی قەنات سوێز چەندێکە مەسافەکەی کە ئەگەی بۆ دەریای سپی لە دەریای سوورە بۆ دەریای سپی ئەگەر وابێ ئێرە بگیرێتن تەمینی کەشتیەکان زۆر بەرزەبێتەوە پارەکەی کە تۆ لە کەشتێکە دەی چەندێ تەمین کراوە ینی ملیارات پارەت ئەڕواتن مەجبورە بی بەڕاستی ڕەجا ساڵحە بسوڕێیتەوە کە سوڕایتەوە لەم پشتەیە لە جاتیاوە قات بڕیکەی ئاوها قەوزەیتەوە ئەچیتەوە بۆ مەضیق جەبەل تارق ئەنجاگەڕێتەوە زۆر دوورەکە واتە تۆ ئەگەر حاوەیەکت هەڵگرت بێ ئەم حاویانەی ناو کەشتیەکان ئەگەر کرێکەی 200 دلار بێ حساب کە کرێکەی 1000 دلارە تۆ حساب کە ئەم مەبالغانە یعنی مەبالغی خەیالی پارەی خەیالی دێتە سەری ئەمە زەرەرە بۆ هەموو کۆمپانیەکان واتە زەرەرەکەی ئاوهایە بەو شێوازە تۆ ئێرە گیر بکەیتن و مەسر زەرەرەکە سعودیە زەرەرەکە ئاستان هەر نەوت نامێنێ ئۆروپا عامەتە نەکەوێتە زەرەرە ئۆروپا بڕوا بکە گەر ئاوها بڕوە ئەم زستانەی بێتەوە ئۆروپا سوتەمەنی نییە خۆی گەرم کاتەوە تایبەتی وڵاتی وەکو ئەڵمانیا دوای ئەوەی خەتی نۆردستریم 1 و 2 یان کە تەقاندەوە ئێستش رووسیا بەعزە شتێک هەیە ڕای گرتووە لە گاز و نەوتە ئەوە شەر زەرەرە بۆ بازە وڵاتی باش ئەگەر گریمان وڵاتانی ئەوروپا بێنە ناو ئەم شەڕەوە حەزەکە بەراوردێکی توانای هێزی دەریایی ئەم سێ وڵاتەم بۆ بکەیت چییە؟ فەڕەنسا، ئەڵمانیا، بەریتانیا
واز لە ئەڵمانیا وێنە ئەڵمانیا و هێزی دەریایی نییە کە باز بکرێتتر بکەوێتە شەڕێکی گەورەوە. ئەگەر باسی بکەین لە ئەوروپا ئێمە وەکو باسمان کردوە لە هێزی ئاسمانی ینی فەڕەنسا و لە هێزی زەویشە هەر فەڕەنسا بەنسبەتی فەڕەنساوە دەریای لە بەریتانیا و ئەڵمانیاوانە زۆر بەهێزترەوە زۆر منەظەمترەوە زۆر پێشکەوتوتریشە. بڵین فەڕەنسا 180 پارچەی دەریای هەیە بە مودەمێرە و فرقاتە و ئەوە حامیلەی تایراتشی هەیە شارل دیگۆڵ. شارل دیگۆڵیش بە ناوی ئەندازیاری بڵین شۆڕیسی فەڕەنسا دژی هیتلەر لە جەنگی جیهانی دووەم لە شەڕی نۆرماندی کە باسمان کردەوە بەناو ئەوەیە شارل دیگۆڵ. فڕۆکەی تایبەتی خۆی هەیە، فڕۆکەی ئەمریکی بەکار ناهێنێ، هەمووی دروستکردنی خۆیەتی تەناوڵاتە لە ناتۆ لە فڕۆکە لە ئەمریکا ناکڕێت تەنها بازە فڕۆکەیەکی بار هەڵگر و ئەوانە بەکاردێنێ بەس وەکوی جەنگی خۆیەتی. 9 ژێر دەریایی هەیە فەڕەنسا، 4 ئۆتۆمی بالستیە لەو 9 دەریایە. هەتا کوچێشە هەیە لە نێوانی دەریای فەڕەنسا و بەریتانیا و ئەمریکا، تایبەتی کاتێ کە بڵین ئوسترالیا داوای ژێردەریاکانی کرد، کێشەکەی کەنەدا و فەڕەنسا و بەریتانیا ڕوویدا کە 4 ژێردەریایی فەڕەنسا دروست بکە وەریان نەگرت لی. بەنسبەتی بەریتانیا سێکە لەگەڵ فەڕەنسایە کێشە چۆنە لە ئەوروپا، تۆ 4 وڵاتت هەیە بە زمانی ئینگلیزی قساکەن. ئەگەر بێ ئەمریکا مەسەڵەن کەنەدا ئوسترالیا شت هەیە، ئەمانە وەکو ناتۆ حلفێکیشیان بۆ خۆیان کردووە بۆ بڵێ دژایەتی فەڕەنساکەن. بەڵام فەڕەنسا لە هەمویان بەقوترە، ناڵێم لە ئەمریکا دوای ئەمریکا دێ، بەڵام لە وڵاتانە ئەڵمانیا هێزی دەریایی هیچ هەر پێویست ناکە باسی بکەیتن ینی نیەتی. بەڵام فەڕەنسا بەڵێ بۆی هەیە هەتاکو لە فڕۆکەشە پێشکەوتوترە زۆر باشە. کاک سەلام باس خواسەمان کرد بە تایبەت لەسەر ئەمەی نێوان ئەمریکا و گرژی و ئاڵۆزیەکان زۆر بووە لە گەر و هورمز و ئەوانە. لە ستۆدیۆکەی ترپان مێزی لممان ئامادە کردووە، حەزەکەم لەسەر ئەوەش کۆمەڵی پرسیارم هەیە لە ڕاستیە بە تایبەت کێشەکان لە کوێن ئەو بەندەرانە کوێن بە تایبەتی کە ئێستا چاوی لەسەرەوە ناوی زۆرەیەنرێ ئەو دوورگانەی ئێران و مەسەلەی مەترسی ئێرە هێرشکردنی ئێران بۆ سەر کوێت و داگیرکردنی لەوێ گەل لەگەڵم فەرمووی بۆمان شەرح بکەیت. فەرمووی. بەڵێ وەکوتم دێنە ستۆدیۆی تری سەعاتی سفر کە مێزی لمی تێدایە لەگەڵ کاکە سەلام لەسەر ئەم مێزە هەندێک پرسیارم هەیە کە بە تەواوی بۆمان ڕوون دەکاتەوە. بەڵام پێش ئەوە ئەمەوێ ئاماژە بە شتێ بکەم دەستخۆشی لە تیمی پرۆداکشن و تەکنیکی بەرنامەکە و 964 دەکەم کە ئەم مێزە نایابیان لە لەم بۆ دروستکردین. هەرچەندە مێزەکە یعنی لە ڕووی استراتیژی سەربازیەوە زۆر تەواو نییە، بەڵام ئەوان ئەزیێتیان کێشاوە دروستیان کردووە. ئەگەر پیاوێکی وەک کاکعقی سەلام یاخۆ ئەفسەرێکی شارەزا دروستی کردایە حتمما زۆر بە دیتێڵتر و زۆر بەورتر مێزەکەیان دروست دەکرد. کاک سەلام ئەمە مێزی لمە هەموو ئەو دیتێڵانەی بەشێکی تێدایە لە گەروی هورمز و لەو کێشانەی کە لەو ناوچەیە هەیە. بەس پێش ئەوە حەزەکە باسێکم بۆ بکەی گرنگی مێزی لم لە چیدایەوە، مێزی لم لەکەیوە سەریەڵداوە بۆ بابەتی سەربازی. مێزی لم لە سەربازیە دەمێکەیە، ینی بڵێ زیاتر لە 3700 ساڵ هەیە. ئیمپراتۆریەتی چینەمەی بەکارهێنەوە، ئیمپراتۆریەتی ڕۆمانی بەکارهێنەوە پێش هەموو هێڕشێک داعشێ ئەفسەرەکانەوانی کە هێڕشەکەن ئەبێ مراجعەی مەیدانی جەبهە بکەنەوە چۆن شەڕەکەکری هەمووی دیاریکراوە بێتن بۆ ئەو ئەفسەرانەی کە بەشدارە بن بڵین ئامر لیوا قاید فرقەکان وانە بەشدارە بن سەری ناوچەکە ئەکەن بە جۆری مێزی لم لەسەر زەوی ئەمە تەطبیقەکەن جێبەجێەکەن. طبعا زۆر گرنگە بە بێ مێزی لم نابێتن، ینی هەموو سوپایە بێ مێزی لمی هەبێتن. مەڵباتە ڕەملی کە پێوترێ ئێستش لە سوپای عێراق هەر بەردەوامە. بەڵێ زۆر باشە. ئێمەش مێزە لمەکەمان ئامادەیە. جا لەم گرژی و ئاڵۆزیانەی کە باسمان کردیانی لە نێوان ئەمریکا و ئێرانە بە تایبەت لە گەروی هورمز و ئەو دوورگانەی کە لەو ناوە هەن، کوێ ئاڵۆزترینە؟ ینی ئەم ناوچەیە بووە ئاڵۆزە، حەزەکەم ئیشارەتی پێ بکەی ئاڵۆزیەکە لەکوێدایە؟ ئاڵۆزیەکە خۆی بە تایبەتی دەست پێەکە بڵین ئەلەم ناوچەیە ئێرە،
چونکە ئێرە تەسکترین شوێنی هەرمزە ئێرە ئەمە خۆی مەضیق هەرمزی پێڵەن خۆی هەر دوورگەی هەیە ناوی هەرمزە بەناو ئەوەیە لێرە بڵین ئەو منتیقەپانی لە نێوان سەڵتانی عومان ئەمە مەسەندەمە سەر بە سەڵتانی عومانە ئیمارات نییە بەرامبەری بۆ ئێران ئەم ناوچەیە 33 کیلۆمەتر ئەبێتن ئەگەر بێ پانترین شوێنی لە ناو بڵین خەلیجی فارسە ئەکاتە 180 کیلۆمەتر پانەکەی 180 کیلۆمەتر باڵێ لە ناوچەیە 180 کیلۆمەتر لێرە 33 کیلۆمەترە کێشەکە ئەلێرەوە دەست پێکە بە ڕۆیشتنی گەشتیەکانە ئەلێرە کێشەی سەرەکی لێرەیە لەم ناوچەیە یعنی بەو تەنگەیە کە شتێکان تێپەڕەبن کێشەکە لەسەرەوەی بەڵێ تەمان بۆ ئاگاداریت ڕۆژانە پێش ئەوەی کە بڵین ئەم جەنگە دەست پێ بکات ڕۆژانە لە نێوان 135 تاکو 145 کەشتی نەوت بار هەڵگر لە 2 ملیۆن بەرمیل نەوتی خام ڕەتە بوو بەم ناوچەیە بۆ جیهانە ئێستاکە ئەگەر ئاشتیش بێتن ڕێک بکەون مفاوەزاتیش بکەن لە هەموو حاڵاتێک کە ئێران ڕێیدا بێتن بۆی هەیە لە زیاترین ڕۆژ 20 دانە ڕەت بووە 20 دانەش هیچ قیمەتی نییە بەرامبەر بە 135 تاکو 145 بۆی بازاری جیهان جێبەجێەکەی لە نەوتی خامە پیان دەیتێ باش هەر بەدارەکەی دەست و حەزەکە لەسەر مێزە لەمەکە بۆم دیاری بکەی کە کامانن ئەو دوورگانەی کە زۆرتری ناویان دێت ئەو دوورگانەی ئێران لەم کێشمەیە لەم کێشەیە ئەگەر سیر بکەین ئێستاکە تۆ گەورەترین دوورگەت هەبێتن ئەمەیە قەشەم باش نێزیک بەندەر عەباسەوە ئەکەوێتن قەشەم ئەمە گەورەترین دوورگەیە تۆ دەیتە ئێرە ئەمە هرمزت هەیە لاڕاک لەگەڵ هەرمز تەمان خۆی لاڕاک لە 115 قەشەمە بێتن بەس لێرە ئێمە باسێکەین کێشە نییە ئەمە لێرە ئەبێتن دوایەوە ئەو کێشەی تر هەیە کە تۆ ئەم دوورگەیەت هەیە بەرامبەر ئیمارات ئەمە ئەبوو موسایە ئەبوو موسایە کە کێشەیە ئەمریکای سەیەوێ دەستی بەسەر دەست بخاتە سەری لە سەروی ئەبوو موسا تۆ لێرە تۆمبی بچووکت هەیە ئەجا تۆمبی گەورەت هەیە ئەلەم ناوە تەمان ئەم ناوچەیە دوورگەی زۆرە بەس بچووکە ئەوە نییە گرنگ تۆ باسی بکەیت و بیجێڕیتەوە لە سەروشی خەرەجە بێتن باش بۆ ئێران خەرج بەکاردێنێتن ینی بە مەزەخات نەوتی خام پاڵەنێتە ئێرە لە عەبادانەوە بۆ ئێرە دێ چونکە مینای خۆمەینی لە عەبادانەوە ئاوەکەی تەنکە ینی ئەم منتیقەیە ئاوەکەی تەنکە کەشتی گەورە ناتوانێت گەورە لەوێ بووە سێتن لەبەرەوە بە مەزەخە پاڵێنێن بۆ دوورگەی خەرج لێرەوە بارێکە تەمان ئەم ناوچەیەش بۆ ئاگاداریت ئاوەکەی قوولە تایبەتی لای مەسەندەمەوە زۆر ئاوەکەی قوولە ئەتوانێت کەشتی بێنانیا ڕەت بێ ئەم دوورگانە سەرەکی وەکو باسمان کرد ئەبوو موسا قەشەم لەگەڵ لاڕاکە بڵین بە سەرەکی ئەمانەیە لەو ناوچەیە باشە بۆچی ئەم دوورگانە گرتنی ئەوەندە قورسە چی خەسڵەت و تایبەتمەندیەکی هەیە تۆ بزانە ئەگەر بتوێ قەشەم بگری قەشەم دوورگەیەکی زەخمە جگەلەوەی کە سەرباز و ئەوانەی تایە و فڕۆکەخانەی تایە سڤیلیشی تایە هاوڵاتیش لێرە ئەژێتن باش زانی گەورەیە شەڕی ئێرە سەختە بێتن یەک زۆر نێزیکە لە خاکی ئێرانەوە ینی تۆپبارانت بکاتن بە موسەیارات لەوێ لە مەجبور تۆ چیەکەی بیر لەماکەیتەوە بۆ ئاگاداریت ئەبوو موسا تۆمبی بچووک و تۆمبی گەورە هەرسێکشی فڕۆکەخانێتی هەیە فڕۆکەی جەنگی ئەتوانێت لی دابەزێ تۆ بتەوێت نقطەی ئینطیلاقت هەبێتن ئەبێ بیر لە ئەبوو موسا بکەیتەوە بیر لە دوورگەکانی تر نەکەیت بۆش ئەمریکا بیر لەوە ئاکات بیر لەمە ئاکاتەوە بە هاوکاری چییە ئیمارات ئەبێ سوپای ئیمارات بەشدار بێلەوەیە زۆر باش ئەمە ینی ئەم پرسیارە وای لێ کردم ئەمە چەند ڕۆژە کە ئێران هەڕەشەی لەسەرەکە ئەگەر مەترسی بکەوێتە سەر ئەو دوورگانە لە ڕووی هێرشکردنە سەری تەواوەتیوە لەلایەن ئەمریکاوە ئەوە کوێت دەگرێت پەلاماری کوێت دەدات حەزەکەم هەر لێرەوەم بۆ ڕوونکەیتەوە ئێران ئەتوانێت کوێیت بگرێت ئێمە لێرە ئەمە وەکو دامانەوە جەزیرەی بۆبیانە دوورگەی بۆبیان باش دوورگەی بۆبیان بە پردێکی زۆر گەورە لەگەڵ خاکی کوێتە بەستراوەتەوە خۆر عەبدوڵڵا ئەکەوێتە ئەم ناوە کە عێراقە ئێرە باش تۆ لە شەڕی عەرەبەوە لێرە لەم ناوچەیە کە بڵین ئەم بەلەمە مێشولەکانی کە هەیەی زۆر بە ئاسانی ئەتوانی هێڕش بەرێ بێتە بۆبیان و داببەزێلی طبعا لە ساڵی 1990 عێراق عینی عەمەلیەتی کرد لێرە لە زەویەوە دابەزی بەڵام بۆ بۆبیانیش دابەزی لە هەمان کاتە ئێستا ئێران ئێوێ هەمان بۆبیان ئەوێت چۆنە تۆ ئێستا ئەمە ئێرانە لێرە هەتا بڵین لای تەنومەی بەسراوە باش
لە تەنومە ئێستا سوپایەکی زۆر گەورەی ئێران هەیە لەوێن ئەمە سوپاکەیە ئەوە سوپای ئێران ڕێڕەوەیان دەڕوات لە هەمان کاتە ئێستا سوپای ئێران بۆ ئاگاداری پەڕیوەتەوە لە تەنومە هاتووەتە لای بەسراوە ئەلێرەیە یعنی ئێستا هاتوونە تاوێ لەناو خاکی عێراقن بەڵێ موجودن ئەمە لێرە ئەگەر جۆ لە ئێران ڕابگری وتی من 100 دیلی ئەمریکی ئەگرم 100 سەرباز بە دیلەگرم لە ئەمریکەکان بۆچی لەکوێ ئیگرێت سیارەکەوەیە لە چوە ئیگرێت لەم ناوچانە ناتوانێت بە هیچ جۆرێکی نە قەتەر نە بەحرێن نە ئیمارات نە سەڵتەنەی عومان نە لە فوجێرە بڵێ بیگرێتن تەنها ئەوەیە کوێت کە پێشوو 30,000 سەربازی ئەمریکی لێ بوو ستەش لە قاعدەی عەلی سالم مصباح لەوێنانە سەربازی ئەمریکی لێ چوونە ناو کوێتەوە زۆر ئاسانە بێ یەک لە بەرڕەوە لە سەفانەوە لە عێراق مقەسر داخڵە بێ دوو لە بۆبیانەوە داخڵە بێتن لێرە ئەتوانێت بە ئاسانی بیگرێت بە ئاسانی کۆی دەتوانێت بگرێت بە ئاسانی ئەتوانێت بیگرێتن لێرەش بەعجە شتێکە ئەسکەری سیاسی باشە ڕنگ بێ ئەمریکاش بکشێتەوە ڕێ بداتن ڕێ بدات کە کۆیت بگرێت ئەمە بۆچی 1990 لێ دێت بۆی کۆدەنگیەک لەسەر ئێران دروستکە ئێران لی دەرنەچێت هەموو جیهان کۆکاتەوە یعنی ئەو وڵاتەی کە تاوەکو ئێستا دوودڵ بێ یان نەیەوێ بەشداری لەگەڵ ئەمریکا بکات دژی ئێران ئەمجارە ئەمریکا بە تەنیا بەرامبەر بێ ئێران تاکو ئێستا هیچی نەکردووە هەموو جیهان بێنێ ئەو کاتاتوانێت چی بکات زۆر باشە کاکسەلا باست کرد ئالێرەوە بەرامبەر قەشمەوەی تر هەمووی ئێران هێزی ئێرانی تێدایە ئەمریکا ئەگەر ئەم دوورگانە بگرێت و بیەوێت هێرشی زەبینی بکات یاخود بێتە ئەم دیوەوە ئاسانە بۆ ئێمە دەبێت چەند کیلۆمەتر ببڕێت بێتە ناوەوە کاکتوانە من لە یەکەم بەرنامە باسم کرد دابەزینە سەر خاکی ئێران انتحارە خۆکوژیە سوپایە زۆر گەورەتەوێتن بوتەوێت ئەم ناوچەیە کە ئەبینی لەسەر مەزیقی هەرمز هەمووی شاخاویە ڕاستەوە تەختایەکی بچووکت هەیە لێرە بەڵام هەمووی شاخاویە ئەم عملیاتە زۆر سەختە پڕی لە ئەشکەوتە پڕی لە سەربازی ئێرانیە پڕی لە پازدارانە ئەمانی کە موشکی ستینگەر و ئێگڵا کە پێیانە کە لە فڕۆکەکانەدەن لە هەلیکۆپتەرەکانیاندا لەم ناوچە لە فڕۆکەی F-15یاندا مەسەڵەن بۆ موشەکانە کە لێیاندا لێرە دابەش بوونە بزانە ئێران یەکەم جار بڵێن لای قەشەمەوە ئەم خەتەی بڕی ئاوها بۆی کەشتی ڕەت نەبێت لێرە لی بدات بەڵام کە تۆ فوجێرەت هەیە لێرە تۆ مینات هەیە ئەتوانی لێرە بە سیارەیان بە بۆرینەوت بێنی تێرە و دەریکەی هەستا ئێران چی کرد ئەم خەتەشی قەپات کرد دایخست یعنی واتە بووە لێرە یەک لێرە دوو ئەم ناوچەیە لە بینی ئەم دوو خەتە لێ ئەدرێ بۆی لێرەوە شنەوت نەڕوە ئەمریکا چی کرد ئەلێرە حیساری خستە سەری ئەلەم ناوچەیە حیساری خستە سەر ئێران طبعا ئەمە لێرە ئەگەر بیوێتن داببەزێت تۆ بتوێتن هرمز بە تەواوەتی بکەیتەوە سوپایەکی زۆر گەورەتەوێتن هێزێکی زۆر زەبەلەحتەوێ لێرە لە بەندەر جاسکەوە ئەلەم نوختەیە ئێرە بەندەر جاسک هەتا کۆگەیتە بەندەر عەباس سەروی قەشەم ئەلێرە ئەمە بە درێژی 200 کیلۆمەترە بێ بیگریت 200 کیلۆمەتر 200 کیلۆمەترە بێ بیگریتن دوای ئەوە جگە لەم 200 کیلۆمەترە ئەبێ بە قولی 150 کیلۆمەتر بڕۆیتە ناو ئێرانەوە یعنی ڕێک پشتی ئەم سەربازانە ئەبێ بڕۆیتە ژوورەوە ئەو وەختە ئەتوانی ئەوە تەئمین بکەیت ئەم عالمێنێتەش بێتم وت خۆکوژیە انتحارە یعنی ئەمریکا بە زەرێکی زۆر گەورە دەرەچێت پازداری ئێرانی بکوژرێتن قیمەتی نییە شەهید حیسابێکن دا 200,000 ئەتیادی بەڵام یەک سەربازێکی ئەمریکی بکوژێت لە ناو ئەمریکا ڕێی عام وەرەگەڕێتن بەسەریە زانی لەبەرەوە خەسارەت لێرە زۆر گرنگە اینجا ئایا ئەم عملیاتە انتحاریە ئەمریکا بە تەنیا ناتوانێت بیکە ئەگەر هاوپەیمانان و ناتۆی لەگەڵانە بێتن کەواتە جارێ بە درێژە کێشە ئەمە درێژە کێشێ و من لەو بڕایەنین بیکاتن یان ئەگەر جەنەراڵ ئەمریکەکان لەو بڕایەنین بە قسەی ترامپ بکەن ئەگەر بیوێ ئەم خۆکوژیە بکاتن نایکەم نەخێر زۆر باشە سپاس دەکەم بۆ ڕوونکردنەوە جوانەی کە لەسەر مێزە لەمەکەدات ئەگەڕێنەوە ستۆدیۆی خۆمان باسوخواز زۆر باوە بیکەین فەرمو سەرچەوە دەست خۆشکاک سەلام بەردەوام دەبم بابەتێکی تر هەر لەم شەڕ و ئاڵۆزیانە لە جیهانە ئۆکرانیا و رووسیا جەناب تەزانی ئەوانیش ماوەی چەند ڕۆژێکە زۆر هێرشەکانیان چەرتر کردوێتەوە بۆ سەر یەکتری تەنانەت رووسیا داوەتی لە بەنداویش
ئەمە چییە ئەم هێرشانەی رووسیا و ئۆکرانیا بووە چڕبوونەتەوە بۆ سەر یەکتری و چۆن ئاوا رووسیا داوێتی لە بەنداو دەستی بۆ بەنداو بردووە لەم کاتەیە؟ کامە چۆن ئەڵین لێدانی بنیەی تحتی هی وڵاتان تۆ ئۆکرانیا دەستی پێکرد طبعاً رووسیا هەرچەنێ بڵێن ئەگەر لە مەنزوماتی باندسێر و بووک و S400 و S300 PW دووەکەی PM دووەکەی بڵین چەنی پێشکەوتوو بێ لەگەڵەوە شام و سەیارەکان بۆ ئاگاداری زەرەرێکی زۆریان گەیاند بە دەریای رووس و لە دوورگەی قەرەم و لە ناو مۆسکۆش یعنی لە تایبەتی اقتصادی رووس سەر لەسەر نەوتەکەی ئەمان کە لە نەوتەکەیانداوە بنیەی تحتیانی دەست پێکاتن بە مقابل رووس چیەکە لە چۆدا ئەلەم جۆرە شۆنانادا بڵین لە مەحەتای کارەبا ئاداتن لە بەنداو و ئەو جۆرە شتانە ئاداتن تەمان ئەم شەڕە پێوترێ دوایەوە بڵین تەتەورەکە ئەبێتە حرب المدن شەڕی شەڕ ئەو کاتە دەست ناپارێزن کە بگاتە ڕادەیە دەست ناپارێزن 6 ساڵ حربی عێراق و ئێران عینی حاڵات بوو دەست پاراستن هەبوو لێ ئەدرا بەڵام بەو شێوازە نەبوو بەڵام دوایەوە حرب المدن لە 86 تا 88 دەستی پێکرد 2 ساڵی کۆتایی تۆ موشەکی سکۆت ئەڕز زەوی تێگری لە ناو جەرگەی تەهرانێدەی بە بێ هەدەف لە چووەکەوێ با بکەوێتن ئێران تێگر بۆ عێراق بۆ نمونە ئەگەر بە بیرمانە لە کەرکووک لە گەڕەکی ئیمام قاسم سەوانەی تەمەنیانەیە هەمویان بە بیریانە کەوتە ناو گەڕەکی ئیمام قاسم عاشوورەوە چەند ماڵ و چەند عائیلەی کوشت و هەروەها بڵین لە بەڵات شوهەدایدا لە قوتابخانەیەکی مناڵان لە بەغا و هەموو مناڵی کوشتووە بەردەوام عێراقیش وەڵامیەدایەوە ئەم شەڕە لە کۆتایە فراوانە بێگاتە ئەو مەرحەلەیە هایلێدێ بوونەی تحتی ئەگەر باسی بەنداو بکەی بزانە لە ڕووی استراتیژی سەربازیەوە یعنی دەستبردن بۆ بەنداو چی دەگەیەنێت و بۆچی ئەم کارەکەن بەنداو بزانە تۆ چەند ملیار مەتر مکعب ئاوت هەیە لە ناو بەنداوەکە کە هات و تەقانتەوە چیەکەی ناوچەیەکی تەواوە خنچێنیتن لە جەنگی جیهانی دووەم ستالین خۆی تەقاندیەوە ئەو بەنداوەی تەقاندەوە لەسەر ڕووباری دینێبرۆ کە ئەڕوا بەرەو شاری خێرسۆن طبعاً رووس هەڵەیەکی زۆر گەورەی کرد کە چۆن ناو خێرسێنەوە لی کشایەوە هەڵەیەکی زۆر گەورە بوو بۆ رووس ئەو بەنداوە تۆ بتەقێنیتەوە ئەو ناوچەیە پڕەکەی لە ئەو ئەی خنچێنی حرەکاتی ئاسکەری تر نامێنێتن ناتوانانی ئیتر سەرباز لەو ناوچەوە نەهێڕش بەرێ ئەم بەرگری بکاتن کە تۆ ناوچەوە چەندێک خەڵکی شەکوژیتن طبعاً چەندێ زەرعات و ئاژەڵ و ئەوانەش لە ناوە دەیتن تەواو ئەبێتە مانعێکی طەبیعی ستالین کە لە جەنگی جیهانی دووەم تەقانیەوە 200,000 ئۆکرانی کوشت ئەلێوێ بەو بەنداوە 200,000 کەسی کوشت واتە تۆ ئەیکەیتە چی مانع طەبیعی یعنی ڕێگرە لە هێڕش وەڵامدانەوە بۆ من بۆیە ئەیکەن ئەمە جێبەجێەکەن بەو شێوازە ئەوەیە بەڵێ ئۆکرانیاش دەستی نەپاراستووە ماوەیە لە رووسیا ینی لە نەوت و لە کارگەکانی داوە ئەوانە چیترەکات ئەتوانێت چیتر بکات و لەکوێی ترەدات تەنها لە ئیکۆنۆمیەکانیدا ئەساس نەوتە کاتێکە لە مۆسکۆیدا بڵێن ئەو نەوتەی کە سوتا و تەخیەوە و مۆسکۆ ئێستا خۆی ناتوانێت بڵێن 150 نەوتی مۆسکۆ دابین بکاتن لەبەرەوە حتاکو وەستا لە ناردنی گاز و نەوت بۆ تورکیا ئەوەش کاری لە بازاری تورکیا کرد چکە ئەبێ بۆ خۆی دابین بکە بۆ میلەتەکەی خۆی میلەتەکەی نەکەوێتە ڕادێ حەز بکە کە بەم زەرەرە و بەم شەڕە کە ئەوها فراوان بۆتەوە ئەگاتە خۆی ئەوەیە مۆزوعەکە ئیکۆنۆمی رووس لەسەر نەوتەکەیە تۆ لە نەوتەکەی بدەیت ئەو ئیکۆنۆمی کەمە بێتەوە زعیفە بێ لە هێرشکردن و دروستکردنی شەک ئەوەیە باشە کاک سەلام زیلینسکی ڕایگەیان کە لە کەشتی نەوتی ئێرانیانداوە لە دەریای قەزوین ئەمە پامی تێدایە لە ڕاستی ئەم لێدانە یەکێک بۆ رووسیا لەوەی کە هیچ بەندەر و ئاوێک سەلامەت نییە تۆ بتەوێت بە ئاسانی لەلایەک شەڕ بێ و لەلایەک تۆ ئیشی خۆتی تیا بکەی و پامیشە بۆ ئێران ئەگەر بێت و رووسیا هاوکاری تۆ بکات و دەست لەگەڵی بەو شێوازتێگەڵ بێ سەلامەت لی دەرناچی ئێمەش دێنە جواب ئۆکرانیا دەتوانێت بە ئاسانی ئەمانە بکەم دەسۆشاندانە ئەتوانێت بەڕێی ئەو موسەیاراتانەی کە هەیەی تایبەتی موسەیاراتی بڵین فلامینگۆ کە خۆی دروستیە کاتن خۆی دای لە کەشتیەکی ئێرانی لە دەریای قەزوین و بڵین بەحارەی ناویشی لێ کوشتا زەرری تێگەی
بەنسبەتی ئۆکرانی و ئەم عملیەتی کە ئەیکا معنای چییە؟ ئەمە نامەیە لە وڵاتانی ترەوەش دێتن هیچ دەریایە لە جیهان هرمز وابێتن بابلمەندە وابێ هیچ دەریایە لە جیهانە سەلامەت نییە دەستمان پێیەگا دەریای قەزوین دەریایەکی داخراوە ئازەربێجان ئێران رووسیا تاجکستان ئۆزبەکست ئەم وڵاتانە لە سەریەتی و داخراوە هیچ ڕێگایەکی تری نییە وەکو دەریای ڕەش بڵین بە مەضیق بسفۆرە لە تورکیاوە دێتە ئیجە و مەرمەڕە و دەریای سپی ئەمە داخراوە ئەم حرەکەی لە نێوان ئێران و رووسیا چەکناردن و چەکێنانە یارمەتی بەردەوامە بەس مەوزوعی نەوت نییە کە لێدا نامەیە کە من ئەمە لێتە دەم ئاوهاتێکم بەڵام لە بیرت نەچێ ئێران وڵامی دایەوە لە کیفیدا کە باس ناکرێت بەڵام بۆ جیهان نایەتە مەیدانەوە بەروی تۆ دەست پێی کرد ئەمە چییە ئێران ڕائەکێشم بۆ شەڕێک کە هەموو جیهان بڵێ خەتای ئێرانە هەمووی بێتە شەڕەکەەوە ببێتە حربی شاملی و بەرەی زۆر لێکەنەوە بەرەی زۆر لێ بکەن کە ببێتە حرب شامیلەکە بۆ حربی شاملە وەختەی ئێران لە ناوەدەن ئەو کاتە من پێتەڵەم ئێرانە ڕوخێتن زۆر باشە بابەتی ئەوەی کە مەسەلەن وەزارەتی دەرەوەی ئەمریکا مەسەلەن باسی ئەوەی کردو نامەیەکی ناڕۆ بۆ کۆنگرێس دەڵێت مەرجەکانی ترامپ دۆناڵد ترامپ یا ئێمە جێبەجێ نەکەن تورکیا ئەوە F-35 پێ نادرێت مەرجەکان چین هەر پەیوەندی بەو سیستەمە بەرگری رووسیەوەی S-400ەکەوەیە بڵێ منزومەی S-400 منزومەیەکی پێشکەوتووە بڵین با بگەڕێنەوە هەر کۆن سەری تورکیاکە لەگەڵ ناتۆ وەزعی چۆن بوو کاتێک کە ساڵی 1990 بڵین شەردەسی پێکرد تورکیا داوای منزومەی پاتریۆتی کرد ئەو کاتە ئەمریکا بمدەری ئەمریکا نەیدا پێی هەسا چی کرد منزومەیەکی هۆڵندی هات بۆ سەر سنووری عێراق بیپارێزێتن هەر نەیاندا پێی بیکڕێتن ئەمە کێشەکەی دوور و درێژە ئاخیرەکەی تورکیا چی کرد هەسا منزومەی S-400 کڕی لە رووسیا بەڵام منزومەی S-400 ئەوە نییە تۆ منزومەیەکە دابنشی موشەکەکانی بکەیتەوە یان بەعزە شوێنێکەیە مۆری سووری لێدراوە بەعزە شوێنێکەیە خەریتەیە بیکەیتەوە ئەستێ ناتوانانی بزانی نیهێنەکانی چییە لە ئەگەر داغانیکی پارچە پارچێکی ئەو کاتەگەر کردت یەدەک و سیانە و موشەکت بۆ نایە لە رووسیاوە ناداتێ دەستکاریت کردووە تۆ پێشوەختەوە دیاری کراوە کە دەستکاری نەکراوە لە عەقدایە بەندەوە نووسراوە نابێ ئەوانە بکەیت S-400 بزانە لە ئەجیزەی تەیاران و موشەکە شتێکەیە پێڵێن استشعار هەست چەکی رووسی بەرامبەر بە چەکی رووسی هەست ناکات استشعاری نییە بەڵام بەرامبەر بە غەربی ناتۆ بەڵێ استشعارێکە هەم فڕۆکەکە ئیزانێت هەم موشەکەکەش هەردووکیان یەکتری خوێندنەوە S-400 ئەو تیارەیە خێن ئەگەر F-16 بێتن یان F-35 بێتن لە ئاسمانی خوێنێتەوە لە زەویە بەس ڕووی تێ بکاتن قفڵ کاتە سەری بۆی نەڕۆ هەری خوێنێتەوە تکنۆلۆژیایەک هەیە تاکو ڕادەیە لی تێگە S-400 لەبەرەوە تورکیا سەی فڕۆکەکانیکەی سەرەکی چی هەیە F-5 تایگەری هەیە ئەویش کۆنە بەکاری ناهێنە تەنها بۆ ئستعراز بەکاری دێنێ کە بڵین ناویان لێ ناوە تورکی یڵدزلارە کە بڵین استعرازی ئاسمانی پێکەن F-5 تایگەر ئەویش سویسراش هەر بۆ فڕۆکەی ئستعرازەکە کۆنە F-4 ڤانتۆمی هەیە بەکاری دێنێ لەگەڵ F-16ەکانە بەسەرەکی ئەمە بمێنێتن F-16 و F-35 خێنێتەوە کە بیداتێ لەبەرەوە تورکیا یەک حاڵەتێکی هەیە گەر نەجاتی بێتن ئێستا بەنیهێنی لە خۆی و مەسر پەیوەندیان هەیە کە S-400ەکە بیدا بە مەسر بیکڕێتن دی وەری بگرێت تەبعاً مەسر استیفادەیە زۆری لێکە ئەو کاتە تورکیاش نەجاتێ بێ لە S-400ەکان و رووسیش موافقەتە کاتە سەری کە بدرێتە مەسر ئەو کاتە توانێت بچێتەوە F-35 چونکە ئەو تورکیا بەشدارە لە دروستکردنی F-35 ڕەسمالی هەیە سەهمی هەیە تیایی وڵات دەمێکە ینی چەند ڕۆژێکم پرسیارم لەلا دروست بۆ چاوەڕێ بووم پرۆگرامەکەمان دەست پێ بکاتەوە اینجا جەنابەت ڕوونکردنەوەی لەسەر بدەیت لەگەڵ پاش ئەم هەموو هێرشەکە کراوە بوومە لەرزەش زیادی کردووە کاک سەلام ڕێیتەیە چێت ئەم بوومە لەرزانە بەشێکی بەهۆی بەکارهێنانی جۆرە چەکێکەوە بێت بەڵێ بە GPU بڵێن 57 تۆ کە ئەتەقێتەوە لە زەویەدا
ومەلەرزەیە پێیاکە بە 3.5 دەرەجە ئەیکات بڵین تۆپ هاوێژی ئەمریکی لە جۆری دارکی گڵ لەگەڵ لە زەویدا ئەتەقێتەوە عینی 3.5 دەرەجە لەسەر مقیاسی ریختەر ئەیکات یعنی بڵێم مەلەرزەکە ئەرثکویک زلزال بەڵێ دروستەکاتن تۆ چییە زەوی کە لێ دەی بۆ شێوازە ئەوانەی جۆلۆجی خۆی اختصاسیانە تۆ سەفایەت هەیە پلێتی بنزەوی ئەم پلێتانە کە لێ کە بێتەوە لە بنزەوی ئەبێتە ئەو حاڵەتە تۆ ئەم بۆمبانە کە بەکاردێنی لەو شاخانەوە لەوانە طبعاً کار لەوە ئەکەی لە سەفاحی زەوی بەکاردێنی و لێ کە بێتەوە بێتە ئەو حاڵەتە بەس بۆ ئاگاداریت هەر وڵاتی ئەگەر زلزالی زۆر تیا بێ و لەرزەی تیا بێ طبیعەتی جوانە بێتن خۆڵ خۆیە گۆڕێ وەکو چۆن مارپێسی خۆیە گۆڕێ ئەوی زەوی خۆڵەکەی بڵین وەکەوەی جووتیەکە چۆن جوتیار زەویە چێڵێ ئاوایە طبیعەتێکی جوان پێیاکە زۆر باشە لە بەشەی بەرنامەکە تەرخانەکەم بۆ کۆمەڵێک پرسیاری بینەری بەرنامە و هاوڵاتی عزیز کە پرسیاریان ناردووە و بۆی وەڵامیان بۆ وەرگرمەوە لە جەنابەت کاک بەرزان عومەر پرسیارێکی کردووە دەڵێت باشە باوادا بنین ئێران بۆتە خاوەنی چەکی ئەتۆمی و ڕێژەی یۆرانیومە پیترانراوەکەی 90% و ڕاشی دەگەیەنێ ئەمەی هەیە ئەو کاتە ئەمریکا و ئیسرائیل هەڵوێستیان چییە بێت و ئایا ئەکشێنەوە لەوەی کە شەڕی لەگەڵ بکەن یان چیان پێ دەکرێت بەرامبەری کشانەوە لە شەڕ نابێتن ئەی چی بەڵام شەڕ خۆی جۆری هەیە باش تۆگە ئێمە وتمان الحرب الشامی لە شەڕی فراوانی تەواو کاتە ئیسرائیل ئەمریکا ئەوێرە بەرامبەر بە ئێران بیکە سەی فڕۆکە مەکاتە من لە وەڵەوە پێتم وتووە فڕۆکە تاکو ساڵێک شلەی بدەی قیمەتی نییە تاکو لەسەر زەوی نەبی پیادە ئەلمەشاد سەید سنوف کە گرتی ئەو وەختە ئەوەیان پێ ناکرێت ناوێرن بیکەن ئەگەر تواناشیان هەبێتن چونکە بۆ چەکی ڕەدەی هەیە سیلاح ڕەدە لە ناوتە دەمەتەوێت لە ناوم دەی لە ناوت دەم بۆستە مەسەڵەن رووسیا چەکی ئۆتۆمی هەیە بەس بەکاری ناهێنێ بەرامبەر بۆ ئوکرانیا دەتوانێت بەکاری بێنێتن بەڵام چییە بەکاری ناهێنم شەڕەکەی ئەوە نییە لە بڵێ من دۆڕابێتم بەڵام کە کاتێ دێ ئەدۆڕێم وڵاتانیش بزانن بەکاری دێنم کاتە بۆ وەڵامەکەی کاک بەڵێ بەرزان حربی شامل شەڕی شامل نابێتن بەڵام ئەبێتن بین نابین بە تیارە بە شتیاها تەقە لە یەکتری بکەن ئەو شتاتیادیە بەڵام بتێوێت شەڕێکی فراوان بێ مستحیل لە بیری لەو کاتەوە ئیسرائیل و ئەمریکا و کاتە بە کاکە ئاڵێم چونکە ئەو چەکەی هەیە بەڵێ زۆر باشە وادارم وەڵامی دەستکەوت بێتەوە کاک هیوا عەبدوڵڵا دەڵێت ئایا پێتان وایە ئیدارەی جیهان گۆڕانکاری تیادا بکرێت وڵاتانی مامناوەند نەمێنێ لە ناوچەکەواتە ببن بە چۆنەڵێ ئەو بۆ مستەڵەحە نووسێتی کۆیلەی ئەمریکا و رووسیا و چین ینی هەمووی بچنە بەندەسی ئەم زلهێزانەوە ئەمە ڕیتەیە چێ؟ بەڵێ قسەکەی کاکی وا ڕاستە ئاوایە ئێستا کە حوتیەکان لە سعودیەیاندا چین هاتە مەیدانەوە مەیکە تەواو ڕایگرت لە بەندەستی چینە دێتە سۆمان لە بند پارچەیەکی لە بەندەست ئیسرائیل و ئەثیوبیا و ئیماراتە پارچەیەکی عاید بە مەسڕە مەسەلەن مەسڕ عاید بە چین و رووسە تۆ سێری جەزائرەکەی مەسەڵەن کێشەی هەیە عاید بە وڵاتەیە واتە دابەش بوو لە بینی ئەم سێ وڵاتەیە قسەکەی ئەو ڕاستە بەڵێ هەمووی ئەوهای بەسەر دێت ئێستا ڕێک وای لێ هاتووە ئێستا وایە بەڵێ باشە بەڕێزێکی تر بە ناوی سارۆ دەڵێت باشە ئەگەر ئێران هەر بەردەوام بێت و دەست هەڵ نەگرێت لە چەکی ئەتۆم و گەڕووی هورمز نەکاتەوە ئەمریکا و ئیسرائیل چ کاردانەوەیکیانە بێ هیچیان پێ نابێ ئەگەر ناتۆنەیەتە پێشەوە و هاوپەیمانەکانی شەرت نیە بە سیوی یەک وڵاتەکەیە ئەبێ یابان و کۆریا و کەنەدا و ئوسترالیا هەموو بێنن بۆ ئەوی ئەو کاتە حربی شامل بێ لە ناویدەن بەڵام بەم شێوازە بێتن پێڵم ئەبێ لە کۆتایی ڕێک بکەون ئەبێ تەنازولات لە زۆر شۆن بدەن بۆ ئەوەی ڕێککەوتن بێ هەرمز بکرێتەوە و جیهان بگەڕێتەوە حاڵی ئەوەڵی خۆی هیچ مەجالێکی تریتیانە یان شەڕێکی فراوان یاوەتا ڕێککەوتن وەزع بەم حاڵە نابێ ئەوها بێنێ بڕۆ تاکو 6 مانگی تریشاوای بەسرات ئێمە لەم حاڵەتەوە لە مانگی 6 پارەوە جەناب تەزانی ئەمە ڕوویداوە حەس بەرگەوە ناگرێتن تاکو 2 ساڵ ئەمە شەڕی رووسیا و ئوکرانیا نییە جیهان هەمووی لەسەر هەرمز و بڵین سەتاچیلی لەسەر ئەمانە وەستاوە باش بەڕێزێکی تر چەند پرسیارێ نازم مەلاکەریم بندیان چەند پرسیارێکی بەیەکەوە نردوو حەزەکەم یەکە وەڵامیان بۆ وەرگرینەوە لە ڕاستیە پرسیارەکانیم
بەدڵ بوو چ کات سەحبکردنەوە کشانەوە لە شەڕ سەرکەوتنە بۆ دوژمنی شکستە لە کاتێک شانەوە سەرکەوتنە کە تۆ بزانی لە ناوچەیەبی شەڕەکە دۆڕێنیت من لەم ناوچەیە شەڕە دۆڕێنم کشانەوە ژیانی سەربازی خۆمم کە پاراست سەرکەوتنە بۆ من ڕایە چێشمە ئەو ناوچەیە ئەو ناوچەیە کە ڕایە چێشم لە کشانەوە ئەبێ بیری لێ بکەم بیهێنمە ناوچەیە لە بن مەرحەمەتی من بێتن یعنی من کۆتایی پێبێنم بەردەوام لێدەم سە بۆ نمونە بە کاکە بە باسی شتێ بکەمەوانە خەڵکی پێنجوێنەوە ناوانە ئەزانن پێنجوێن شوێنێکی تەختاییە لە بینی چای هەرزەلە و بڵین ئەو بەر ئێران کە ئەپەڕێیتەوە 6 ساڵ پێنجوێن بەجێما بوو بەدەستی ئێرانەوە بوو بەڵام چیە لە بن مەرحەمەتی چیە بوو ئەوان زەرەریان زیاتر بوو واتا منە کشێمەوە پێنجوێنم بەجێ شاری خۆمە بەس مەجبورم بەجێ هێڵم بۆی دوژمن زیاتر لەوێ زەعیف بکەم و لە ناوی بدەم ئەو کشانوێ معنایەوەیە من دۆڕام نەخێر لە مەسلحەتی منە ڕاست خاکی منە بەسە کشێمەوە زەرارێکی زیاتر بە دوژمنە گەێنم ئەوە لە هەمان کاتە بڵێ قانزاجە بۆ من سەرکەوتنە بۆ من ڕاست خاکی خۆمە بە سەرکەوتنە بۆ من تاکو شەڕ کۆتایی پێدێت زەرێکی زیاتری پێگەێنم ئەوە یەکشانەوە بەڵێ بەڕێزێکی تر چەند پرسیارەی کردووە ئایا درۆن ڕۆڵی چەکی ئەتۆم چیتر ناگەڕێت لە ترساندنی سەرکردەکان لە مودووە وا بە ئاسانی بڕیاری شەڕ نەدەن و درۆنێک نەیە لە ژوورەکەیان سەرکردەیە سەرۆکی وڵاتی بکاتە ئامانج درۆن ئێساکە لەم ڕۆژانە بەناوبانگە لە شەڕەکانە تایبەتی لە ئۆکرانیا و لە شەڕی ئێران دەرکەوتیانی کە درۆن شتێکی سەرەکیە بەڵام لەبیرت نەچێتن من بە کاکە ئاڵێم لە ماوەی 2 ساڵە بێتەوە ئەنتی درۆن دێتە مەیدانەوە و ئەو ڕۆڵەی نامێنێکە ئێستاکە تازە هاتووەتە مەیدانەوە یعنی ناکرێوەکو ئەتۆم حسابی بۆ ئۆتۆم شتێکی جیاوازە ئەگەر ئێمە وەرە باباسی چۆرنۆبیل بکەین وەلەکەیەکەوە ئەو ناوچەیە چۆڵکراوە و وێرانەوە هەیە یعنی بەس ئەتوانی بە ناوی ڕەتبی ئەو پەڕی 2 ساعت زیاتر ناتوانانی لەو ناوچە بمێنی بەسایی تشکی ئۆتۆمیەوە نە زەوی نە ئاو لەبەرەوە درۆن قەت نایەتە بەرامبەر چەکی ئۆتۆمی کە پێوترێ سیلاحی ڕەدا نەخێر سەبر ئێستاکە بۆ نمونە ئۆکرانیا لە رووسیاییدا و لە مۆسکۆیدا و بە درۆنەکان لێیدا و ستۆرم شادۆی بەکارهێنا فلامنگۆی بەکارهێنا بەڵام ئێستا تازە ڕادارێکی رووسی تازە هاتە مەیدانەوە کە بێت چارەسەری ئەمە بکە رووسیا ئەم ڕادارە ئیشی چییە پەیوەندی بە موشەکەکەەوە نییە پەیوەندی بەوە نییە تەنها لەو ناوچەیە ئەم موشەکانە بە چی هاتوچووەکە کاکتوانە هەمووی GPS-ە مانگی دەستکردە ئەم یەک شەپۆڵێکەدا مۆجێکەدا ئەلەو ناوچەیە GPS-ەکە تێکەدا موشەکەکە گەیشتە ئەو سنوورە تەواو چۆرە بێتن ناتوانێت لە هەدەفی خۆی بداتن ڕوا لە شوێنێترەکە بێتە خوارەوە واتە تۆ لە ئێستەوە هەنگاو هەڵەدەی کە ئەم موسەیەرانە ئەم موشەکانە ڕێگر بیلی و درۆنیش دوا ڕۆسەی کە لە ماوەی 2 ساڵی بێتەوە ئەنتی درۆن دێتە مەیدانەوە و ئەو درۆنانە قیمەتی نامێنێ و چەکی ئۆتۆمنی هەشتێکی یەکەمی جیهان نامێنێتن باش پرسیاری تری کردو هەرەو بەڕێزە دقیق بۆ خوێنمەوە لە ڕاستیە ئایا دژە ئاسمانی چینی ئەگەر هەبێت و دانرابێت لە ئێران لەم چەند ڕۆژەی ڕابردوو دەوریان چی بووە بەرامبەر هێزی ئاسمانی هاوپەیمانان یان دژە ئاسمانی چینی تەنها بەرامبەر درۆنەکانی هاوپەیمانان چالاکەوەیان خاتە خوارەوە بزانە ئێمە باسمان کردووە هێزی بەرگری ئاسمان لە وڵاتێکە تایبەتی وڵاتێک وەکو ئێران ینی منزومەی HQ9 وەرگرت بوو وانە تاکە منزومەی HQ9 15 کیلۆمەتر مەسەرن 150 کیلۆمەتر ئەپارێزیە خاکی ئێران چەندێکە تۆ چەند بەلای کەمەوە بڕۆسی منزومەی ئاوهات پێویستە جگە لە منزومەکان چەندێ ڕاداراتت پێویستە قاڵتا دیفاجەویت پێویستە بەلای کەمەوە 8 دانت پێویستە کە ئەمانە بڵاو بکەیتەوە لە ناو ئێرانە ئەنجا تۆ فڕۆکەی جەنگیت بە پێویستە فڕۆکەی جەنگیش لەنەوەی 4.5 ئەوە نییە فڕۆکەی کۆنم بۆ بەکاربێنیتن کە نەتوانێت بەرامبەر بە F-15 و 16 و 8 و 35 و ئەوانە بێتەوە ئەنجا شەمە بڵێن ڕافاڵ و تایفۆن هاتە مەیدانەوە ئەم فڕۆکانش پێویستیت بەمانە هەموویەتی لەبەر ئەوە ناتوانانی ئاسمانی خۆت بپارێزی ئێران ئێستا کە چەند منزومە وەربگری HQ9 HQ19 باوەەر بگرێتن S400 تەنها سنوورێک توانێبی پارێزێ لەوە زیاتری پێ ناکرێتن دامەزراندنی بەرگری هێزی ئاسمانی وڵاتیە زۆریەوێ 15 ساڵیەوێتن کە تۆ تەنزیمی بکەیتن ئاها بە ئاسانی نابێتن باش
پرسیارێکی تری کردووە لە شەڕی 4 ڕۆژەی نێوان هند و پاکستان پار. پاکستان بە یارمەتی چین توانی هەرە پێشکەوتوترین فڕۆکەی هند کە فەڕەنسیە بیخاتە خوارەوە. ئایا فەڕەنسا هیچ پیاداچوونەوەیەکی بە سیستەمی ڕاداراتی خۆی کردووە لە ناوم فڕۆکانەیە کە ئیتر ئەمەی بەسەرانەیە کە بەسەریا هات؟ بزانە ڕافاڵ یەکێکە لە باشترین فڕۆکەکانی جیهانە لە 9.5 من باسیم کردووە. ڕافاڵ فڕۆکەیەکی سەیرە موشکی میتۆر هەڵەگرێ بە 200 کیلۆمەتر مەدا، شەکێکی زۆر زیرەکە زۆر بەتوانایە. بەڵام لێرە شتێک هەیە، ئەم ڕافاڵە تەما خۆی سێ ڕافاڵ نەبوو کەوتە خوارەوە، سێ ڕافاڵ کەوتە خوارەوە لەگەڵ سی خۆی سی MK سی خۆی سی مستەوای لە وەکو ڕافاڵە ئەوە نییە. ئەجا شمێک 21 کەوتە خوارەوە ڕاست مێک 29کە ئەگەر M2 نەبێ مۆدلی M2 چونکە ئەوش نوسخەی هەیە ناگاتە مستەوای ڕافاڵ. ڕاداری ڕافاڵ زۆر پێشکەوتووە زۆر بەتوانایە. بەڵام ئەگەر تۆ بە تەواتی بیخێنیتەوە بە کاکە بڵێم چۆن ئەمانە کەوت نەخوارەوە شتێک هەیە لە ئاسمان پێڵێن کەمین، چۆن لە زەوی کەمیندانی هێزێ دێ و لە ناوێدەی لە ئاسمانی شانی کەمین هەیە. جەیدە سینیەکان کە بڵین پاکستان بەکاری هێنا هەمووی لە بین شاخەکانە زۆر نەوی هات بۆی ڕادار نەبینێ و لە هەمان کاتە ڕاداری خۆیانیان کوشاندبووە ناتوانی بیبینیت. من وتومە بە ڕادار یەکتریە بینیتن. ئەوە کسیان هەیە بەس شێوازی بچووکنەوە کۆکۆهی ئەمریکەکە ئەو ڕادار ئەیانی بینی. ڕافاڵەکە ڕاداری ئەواکسەکەی بینی بە سەزانەی ئەواکسە چەکدار نییە بۆیە جۆی نەداپی. لێرە هەڵەی فڕۆکەوانە هەڵەی تیارەکە نییە، یعنی چەند تارەکە پێشکەوتوو بێت وەکو هەمیشە وتوتە فڕۆکەوانەکە دەورە بینێت، فڕۆکەوان دەورە بینێتن. هەڵەی فڕۆکەوانە ئەحتیمامی نەداپی. ئەو قفڵی کردبووە سەری گرتووی کە جێی دەیەکان بەرز بوونەوە پاکستانەکان ڕویان تیان کرد مەجای ئەوەی تیانەما. PL-15 کە دەرەچێتن ئەو موشەکە لە بن فڕۆکەی G10C نوعی PL-15 سرعتی کاتێت دەرەچێت لە بن باڵتیارەکە ئەڕوا بۆ هەدەف سرعتی 5 ماکە. 5 لە دەنگ سەریەترە. دوای مەرحەلەی مەسافەی ناوەندی اینجا سرعتی دێتە سەر 3.5 کەمە بێتەوە. بەس تۆ بە 5 ماک بۆ دەرچێ مەجالت نامێنێ. کاتێ هندیەکان ئاگادار بوونەوە ئەمە تەواو گەی پێیان ئەوە بوو هەیەکانی کەمین. ئێستاکە مەوزوعی هەبوو ئەمریکا پێش 5 ڕۆژ باسی کردوتی سیخۆی 35 خستوەتە خوارەوە. F-16یەکی ئۆکرانی سیخۆی 35 رووسی خستە خوارەوە لە ئۆکرانیا. بیری لێ بکەیتەوە ئەو سیخۆی F-16 ئەو بلۆکە ناتوانێت سیخۆی 35 بخاتە خوارەوە. سیخۆی 35 موشکی R-77 MEP و موشکی R-37 MEP کە باسیم کردووە 510 کیلۆیە مەدای 400 کیلۆمەترە. یعنی بڕۆی با 400 نەبێت 300 بێتن. چۆن خستە خوارەوە مستحیلە ئللا لە حاڵاتێک کەمینی بۆ دابنی. باشترین فڕۆکەجا هەتا F-22 ڕاپتەر کەمینی بۆ دابنێ لە ئاسمان توانی بە فڕۆکەیە کۆنتر بیخیتە خوارەوە تەواو کەمین بۆ حاڵە هەرچەنە تاکو ئێستا هیچ رووسیا باسی نەکردووە کە کەوتۆتە خوارەوە بەڵام ئەمریکاڵی خسوومانە. ئەمە کەمینی ئاسمانە معنەوەیە نییە ڕافاڵ زەعیفەنانە. ڕافاڵ فڕۆکەیەکە زۆر زۆر پێشکەوتووە. من سپاست دەکەم بەس ئەمەوێ یەکشت بەبیری بینەران خەمەوە لەوەی کە لەم وەرزەی پرۆگرامی سەعاتی سفر ئێوە بینەرانی پرۆگرامەکە بینەرانی 964 ئاگادار دەکەمەوە کە هەر پرسیارێکتان هەیە لە کاکاقیت سەلام پرسیاری سەربازی لە پرۆگرامی سەعاتی سفر من حتمما بە پێی توانە لە پرۆگرامەکانماییتر چەند پرسیارێک هەڵدەبژێرم و وەڵامتان بۆ وەردەگرمەوە. بۆیە دەتوانن پێش پرۆگرامەکان لە پەیجی 964ەوە هەر لە کۆمنتە پرسیارەکانی خۆتان بنووسن. حتمما من بە پێی توانای خۆم لەناو پرۆگرامەکە هاوشەوەی ئێستا وەڵامتان بۆ وەردەگرمەوە. جەناب یاخید بنی چی وام نەماوە بۆ مەڵقی بەرنامەکە. سپاست دەکەم. سپاس بە تەواوی زانیارەکانە تەقی سەلام ئەسعەد ڕاوێژکاری 964 بە کاروباری سەربازی. سپاس بۆ بینەریەوەش تا هەڵقەی داهاتوو بەخواتان نسپێرم و خواتان لەگەڵ.